سلااوتان لێبی ئەزیزان باشن ئەحواڵتان ئەوە دووەم ڕۆژە لە ئەڵمانین دەڕۆین بەڕێ دەکەوین ئینشاءالله ڕۆژی شەشەمە ڕۆکە دەڕۆین بە بەلجیکادا دەڕۆین بەلجیکا لە ئیتحادی ئەوروپیە و منتیقەیە دواتر لە دەمە عەسرەکەی دەگەینە پاریسی فەڕەنسا هەتا سەعات 10 لەوێ دەبین ئینشاءالله دوای بەڕێ دەکەوین لە بۆ شاری فرایبۆرجی ئەلمانە دووبارە و لەسەر سنووری سویسرایە دوای بەناو سویسرادا دەڕۆینەوە بزانین چی دەبین لەو ڕێگای بەردەوام دەبین لە گەشتە ڕێیەکەمان بەرەو وڵاتانی ئەوروپا بۆ ئەمڕۆکە بەرەو وڵاتی فەڕەنسا بەڕێ دەکەوین بە نێوخاچی بەلجیکادا دەڕۆین لەم سەفەرەماندا کاکە هونەری ئەڵمانیمان لەگەر دەبی لەگەر خۆمان دەهێنینەوە هەو سەفەرمان دەبی و کاتێکی خۆش بەیەکەوە بەسەر دەبێت ئەوە بە 1 یۆرۆی دەچی تۆلێتێک دەکەی دوای کاتە دەداتێ توانێ کاتێ بەکاربینەوە شتشکە پێ بکە لەو گەراجێ لەو گاز ستێشنێ ئەتەرێتیش نەبی وەدەرێتن علەشان و وڵاتی بەلجیکا هەندێک زانیاری خێرا لە سەر وڵاتی نەمسا بێگومان ڕووبەرەکەی 3689 کیلۆمەتر چوارگۆشە دەبی بەمەش عێراق 14,000 لە وڵاتی نەمسا گەورەترە ژمارەی دانیشتوانەکەی بە 11,800,000 کەس دەخەملێنرێت گەورە شارەکانی لەوانە بڕۆکسل و ئەنتوێرپ و هەروە غێندا ئەگەر بتوانم جوان تەلەفوزیان بکەم لە ساڵ 1949 پەیوەندیاکی دێ بە سوپای ناتۆوە لە 1950 بووەتە ئەندام لە یەکێتی ئەوروپا لەم وڵاتە سێ زمانی سەرەکی هەیە ئەوانش لە باکوور و دانیمارکی و لە باشوور و فەڕەنسی و هەروە لە ناوەڕاستەوە زمانی ئەڵمانی بارەگەی سەرەکی یەکێتی ئەوروپا و هێزی ناتۆ لەوێندەرە نزیکی 3000 قەڵای گەورە و بچووکێ لەم وڵاتە کە بەمەش زۆرترین قەڵای تێدایە لە هەموو سەرداسەریجان بێگومان بە پێی ڕووبەرەکی خۆیانەوە ساڵانە نزیکی 220,000 تەن چکولاتە بەرهەمدێنێ ئێرە ڕووبەر و باخچەیەکی زۆر گەورەیە لە وڵاتی بەلجیکا خەڵک بێگومان بۆ کات بەسەر بردن و پاڵدانەوە و ئیتر ئیسراحەت دێتە ئێرە لە ڕاستیدا لە دوورەوە دیارە بەوا بۆکو گەیت و دەرگەوانێکی زۆر گەورەیە تەقان بوویتە یەکێک لە ڕەمز و ئایکۆنەکانی ئەم شارە شاری بە بڕۆکسل لە وڵاتی بەلجیکا ئەو کابراێژ ناناسم چێە حەزم نەکرد زۆر لێ وردمەوە دوو تارە لە دووڕا دیارە زاهێڕێن دیارە ئاڕستان لە بۆ یەک دێ بەڵام بەرزیان زۆر تقریبن 1000 پێ دەبی لە یەکتر دوورن لەبەرەوە هیچ شتێک ڕوونادا ئەو قەڵایانە وەکو باسمان کرد وڵاتی بەلجیکا بە 3000 قەڵا و خەڵاوچکە خەڵای بچووک ژمارەیەکی گرتووە لە هەموو جیان زۆرترین خەڵای تێدایە بە پێی قەبارە و ڕووبەرەکەی ئەمەش تقریبن چەقی شارەکەیە لە دوورەوە دیارە باڵەخانەی یەکێتی ئەوروپا ئێستا دەچی ناوێندەرێش ڕسمی دەگرین بێگومان زۆر بە دیقەتی جوانەوە ئەو قەڵایە دروست کردیە ئەو دەرگەوانە گەورەیە ئیتر نەمزانی ئەو خارەیە چێە لێبور نەبوومەوە لە مێژەی ئەو کابرا بێگومان پەیوەندی بۆ شوێنەوە هەیە ئیتر بە بچینە لە شتر بزانین چیە ئەوانە دەبینی هەندێک ماتۆڕی پۆلیسن ئەوی خەویقەیە دیارە بە ئەرکەچی پیشی خۆیان دەڕۆن ئەوە پەیوەندی بە ئەمەوە نیە ئەمەش باڵەخانەی یەکێتی ئەوروپایە تەمەندی ئەو دیوێستا بەچی نەوێندەرێ ئەوەیان زۆر گرینگە ئەوەیان پارچەیەکە لە دیواری بەرلین ئەوە دیواری بەرلینە تەبعاً پارچەشیان هینایتە ئێرە لە ساڵ 1960 هەتا 89 ئەو دیوارە هەبوو
ئەڵمانیای فەسڵ کردو لەگەر ئەوروپا هەروەها لە بینی خۆشی ئەڵمانیا غەربی شەرقیشە فەسڵ کردبوو پارچەکیان هینایەتی ئێرە ئەوە معلوماتەکەیە لە پێش یەکێتی ئەوروپاوە بیناکەیە لە بڕۆکسلی پایتەختی بەلجیکا بە پارچە دیوارە هەلو جوانی هینایەتی ئێرە باش کاک هونەر دەباوڕێن هەڵچینە ئێرە و دیوارێش بزانین چیە لە کۆتاییدا هەندێک ڕسم و وەک یادگاری لەو شار و وڵاتە گرت ئەوە هەرخۆم و ئەوەش لە پێش یەکێتی ئەوروپا و بەردەم بەردەکەی یاخود دیوارەکەی بەرلینە ئەوەشیان لەگەڵ کاکە سەنگەرە ئیتر بەڕێ دەکەوین بەرە وڵاتی فەڕەنسا ڕاستە گەشتەکەمان زۆر خێرە زۆرشت نیشان نادەین بەڵام ئەوە گەشتە ڕێیە هەر بەڕێگاکەدا ڕۆیشتین هەرەوەندا کاتمان هەبوو بەڕاستی دەمانەوێت بچینە شاری پاریس لە وڵاتی فەڕەنسا ئەوە ناو کۆڵانەکانی شاری بەلجیکایە یاخود شاری بڕۆکسلە لە وڵاتی بەلجیکا ئێستا کە داخلی وڵاتی فەڕەنسا بووین هاوی بۆ فەڕەنسی دیپارتمێن دو لۆرد وڵاتی فەڕەنسا ڕووبەری نزیکی 550,000 کیلۆمەتر چوارگۆشەیە ژماری دانیشتوانەکەی 6 ملیۆن کەس دەبێت گەورە شارەکانی ناوی پاریس و مەرسیلیە و لیۆنە لە ساڵ 1940 پەیوەندیکردێ بە سوپای ناتۆوە لە 58 بۆتە ئەندام لە یەکێتی ئەوروپا ساڵانە 90 ملیۆن کەس لە سەرتاسەری جیهاندا سەردانی ئەم شوێنە دەکات بەمەش بۆتە تاکە وڵات کە زۆرترین سەردانیگەری هەیە لە هەموو جیهاندا خاوەنی بورجی ئیفڵە ئایفڵ تاوەر کە بەرزەکەی 328 مەتر بەرزە لە ساڵی 1970 یاخود 1988 تەواو کرایە خاوەنی بورجی ئیفڵ و مۆزەخانەی لوڤەر و ئەوانی ترە بێگومان مۆزەخانەی لوڤەر زۆر درێژە درێژترین مۆزەخانەیە کە پێویستی بە 100 ڕۆژی هەیە تاکو هەموو پارچەکانی نێو ئەم مۆزەخانەیە ببینی و سەردانی بکەی زمانی فەڕەنسی زمانی فەرمی نزیکی 29 وڵاتە لە جیهاندا زۆربەی وڵاتانەش لە کیشوەری ئەفریقانە بێگومان شۆشی فەڕەنساش زۆر بەناوبانگە لە ساڵ 1789 کە تا ڕەدەیەک بۆ هۆی گۆڕینی ئاراستەی ژیان و ئابووری لە هەموو جیهان و تەکنۆلۆژیا بە شێوەیەکی گشتی ساعت 12 و کسورە نەبوویتە 12 11 و 45 دقیقە چینە سەر قەسی نەسەر ئەوە زیاتر فەڕەنسا بۆی بەناوبانگە نەک بە بورجەکەی ئەوەش قەوسی نەسرە یاخود سەماوەی سەرکەوتنە گەناوی بنێن ئەو یەکێ لە ئایکۆنەکانی شاری پاریس لێرە نەگرەسم لە یادگاری گرت بە سیاری وەنەشۆ ڕقەمی هەولێر جوانە ناشیرین نییە ئەوەش بورجی ئیفڵ تاوەری ئیفڵ لە نزیکەوە زۆر دیمەنێکی جوانە بەڕاستی دیمەنێکی زۆر نایابە بە شەو تەبعان نەک بەڕۆژ بێگومان لە پاڵ بورجی ئیفڵ هەندێک وێنە یادگاریم لەگەڵ برادران کاکە هونەر و کاکە سەنگەر کاتێکی خۆش و بەڕاستی بە شەو دیمەنەکەی زۆر جوانە ئەوەی جێی سەرنجە لە دوای سەعاتیەکەوە گڵۆپەکانی بورجی ئیفڵ دەکوشێنەوە ئیتر ئەو جوانی نامینی هەیە بەڕاستی شەوانی پاریس هەمیشە شارێکی زیندووە ئەوانە دەبینە هەمووی گەنجی مڕاحیق حەفلاتەیە لە سەعات 1 شەوە دەست پێ دەکات تا بەیانی ئیتر وەکو حازم وەکو حەیوان پاشان کە تاوا دەبن هەرکەس لە زەوجادەی کەوتیە ئیتر بە عارەق بەوە تووشی سەرخۆشی هاتینە ئیتر دیمەنەچی ناشینە شاری پاریسمان تەواو کرد وەڵە زۆریش نەگەڕین بەڵام هەرەوەندە دەکرا
بەو شەوە دەوی بەڕێکەوین بەرەو شاری فرایبۆرگی ئەڵمانی و لەوێشەوە بۆ سویسرا و ئۆکرانیا و عفەن کڕواتیا و بۆسنە هەرسک و ئەو شوێنانی ترمان ئیتالیامان لە پێشە. ئیتر هیوای کاتێک خۆش بۆ هەمولایەک دەخوازم بەرداوام دەبین لە بەیانیەوە تامان لێست هەڵبڕێ دەکەوین بەرەو ئەو وڵاتانە دەڕۆین تا دیدار کاتێک خۆش بخواتان لەگەڵ.